دانیشتووانی هەواری زانکۆ گردبوونەوە و ڕۆژانی شەممەش پارەی کارەبا وەردەگیرێت. سڵاوتان لەبێت. لە پرۆژەی هەواری زانکۆ لە سلێمانی ئەو ئاوەی بەبێ بەکارهێنانی فیلتەرە شیاوی خواردنەوە نییە. ئێستا بۆ هەرمەتر سێجایەک 1750 دینار لەسەر هاوڵاتیان دەکەوێت. وەک باز دەکرێت خێزانێکی 4 کەسی مانگانە نزیکەی 100,000 دیناریان بۆ دێتەوە. ئەمڕۆ شەممە دانیشتووانی پرۆژەی هەواری زانکۆ لەگەڵێکی قولەرەیسی دژی بەرزبوونەوەی نرخی کرێی ئاو گردبوونەوە. وەک ئەوەی دانیشتوانی پرۆژەکە قسەیان بۆ 964 کرد، پێشتر لە گۆترەخانوەکان مانگانە 25,000 دینار و شوقەکان 15,000 دینار کرێی ئاویان دەدا و پێشیان زۆر بوو. دوو مانگە کۆمپانیایەک پێوەری ئاوی بۆ دانیشتوانی پرۆژەکە بەستووە. ئێستا هەرمەتر سێجایەک ئاو 1750 دینار لەسەر هاوڵاتیان دەکەوێت. ئەوەش بەرزترین نرخە کە لیژنەی قایمقامێت دایناوە. بەختیار تاهیر بەڕێوەبەری ئاوی سلێمانی بە 964 وت پرۆژەی هەواری زانکۆ ئەو پرۆژەیە ئەو پارەی ئاوی وەری دەگرێت پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی ئاوەوە نییە و خاوەنی پرۆژەکە پێوەری بۆ بەستون و خۆی نرخەکە دیاری دەکات و پارەیان لێوەردەگرێت. بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای هەولێر ڕایگەیاند ڕۆژانی شەممەش کە پشووی فەرمیە ئەوان لە فەرمانگەکەیان دەبن بۆ وەرگرتنی پارەی هاوبەشیەکانی کارەبا و قەرزی هاوڵاتیان. بەڕێوەبەرایەتیەکە ئەمڕۆ شەممە 27 2024 هاوڵاتیانی ئاگادار کردەوە. ڕۆژانی شەممەش سەرەڕای ئەوەی کە پشووە فەرمانگەکەیان کراوە دەبێت و ڕۆژانی دواتریش پارە وەردەگرن تا سەعات 4:30 ئێوارە بەردەوام دەبێت. بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای هەولێر دەڵێت ئەم بڕیارەیان بۆ ئەوە داوە زۆرترین خەڵک لە بڕیاری لێخۆشبوونی لە 120 قەرزی کارەبا سوودمەند بن. بە گوێرەی ڕاگەیاندراوی بەڕێوەبەرایەتیەکە پێشتر ڕایگەیاندبوو ڕۆژی سیوێکی ئەم مانگە ئۆفەری لە 120 داشکانی قەرزی کارەبا کۆتایی دێت. پرۆژەیەکی کارکردن لە چەند شوێنێکی تایبەت بۆ تاکسیەکانی ناوشار لە سلێمانی پێشنیار کراوە. لە ڕێگەی جلوبەرگی شۆفێرەکە و لۆگۆی تایبەت کە لە جامی پێشەوەی تاکسیەکە دەدرێت دەناسرێتەوە و سەرۆکی سەندیکای شۆفێران دەڵێت پرۆژەیەکی ئارەزومەندانەیە. پرۆژەکە لەلایەن کۆمپانیایەکی کەرتی تایبەتەوە جێبەجێ دەکرێت. تایبەت دەبێت بە کارکردنی تاکسیەکان لە ناو مۆڵ و ترمیناڵ و سیتیەکان و ئێستاش هەردوو پرۆژەی میران سیتی و بەرزایەکانی قەیوان خاوەنی تاکسی تایبەت بەخۆیانن. ئازاد ئەحمەد سەرۆکی سەندیکای شۆفێران بە 964 وت کۆمپانیایەکی کەرتی تایبەت لە ڕێگەی سەندیکاکەی ئەوانەوە پێشنیاری پرۆژەیەکی کردووە کە تاکسیەکان تایبەت بە مۆڵ و سیتیەکان و هەردوو ترمیناڵی بەغداد و شارەزور دابین بکات. لە بەرامبەر کارکردن لە تاکسیەکان کۆمپانیاکە مانگانە بڕەپارەیەکیان لێوەردەگرێت. بە پێی شوێنەکە دیاری دەکرێت کە لە 20,000 دینارەوە دەست پێ دەکات و لە هەندێک سیتیەکانیش دەگاتە 60,000 دینار. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.